کاک جۆرباکومێ من با بە پیاوێک تەمەنی 59 ساڵە ینی خۆش ئەمە قبول ناکە من تەمەنم 18 ساڵە زەواجکەم لەگەڵ پیاوێکە 41 ساڵ لە خۆم گەورەتر بێ تقریبا سێ عمری تۆی هەیە بۆ ئەو سێ عمری من من ئێشتا تەلەبەی پۆلی 11 ساڵێکی تر ئەچمە پۆلی 12 ئەمێ لە زانکۆ بخوێنم بەڵام باوکم سوورە لەسەر من واز لە خوێندن بێنم باش بۆ ناڵی خوێندنەکەی تەواوکە و دوای وێ بەشوو کاکە دکتۆرژیان خۆ لە من باشترە زانی ئادەی ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە بزانە کامەیان تاعین بووە ژیانی خۆشە یا هەر بەدبەخت و قوربەسەرن من پێم وتووە ئەڵەم ڕۆڵە گیان شوبکە بەم پیاوە من هەموو ئەسڵ و فەسڵی ئەزانم ئەزانم چییە ئەزانم لەکوێ ئەژی ئەزانم چۆن گەورە بووە هەموو شتێکی ئەزانم ئەمجا وعدی ئەوەی ئەومەدە کاکە دکتۆرژیان یەکسەر ئەم چی بۆکە سیارەی بۆ کڕێ خانوویەکە بەناوەوە ژیانی بۆ دابینەکە کاکە دکتۆرژیان ئەم ئەگەر دانیشێت و چاوەڕێی خوێندن گەڵ خۆ ئازانەکەی تەواویەکە ئەی کە تەواوی کرد خۆ تاعین نابێت تاعینی ژەبێت چی وەرئەگرێ کاکە دکتۆر ئەم بینیومانە خۆ ئەمان هیچی وان نەبوو ئەوانی کە تاعینە بن بە مەعاش بتوانن خانویان بۆ دابین بێ سیارەیان بکڕن یانی ژیانیان وان نییە کاکە دکتۆر خۆ من پێم وتووە ئەڵەم ڕۆڵی ژیان ئەم پیاوە زۆر محتەرەمە یەکسەر هەموو ژیانی بۆ دابینەکە تۆ دوایی شوو بکەی بە دانەیە بەدبەخت و داما و هیچ نازانێت و بەخوا کاکە دکتۆر گەنجی ئەم ڕۆژە هەمووی دەست و پێسپیە بە شازان چۆنە کاک عەباسیان یعنی ئەمەی تۆ ئەگەر حادث نەوی لێم وەکو مامەڵەی فرۆشتن و کڕین وایە با ئینسانەکە باز بێ خۆی ئێمە منە و سەلامە ناناسم ئەم ناڵێ و کابرایە خراپە بە قوربان يعني تو اساس لە گۆشەنیگایەکە و سەیرەکەی کابراایکی مودەبە خەلووقە چییە چی هەمووی لەسەر سەرمان بەڵام کێشەکە جیاوازی تەمەنە تەمەن 5 ساڵ نییە 10 ساڵ نییە 15 ساڵ نییە 20 ساڵ نییە 41 ساڵ بە قوربان 41 ساڵ تەمەن تۆ تەسەورەکەی ئەم کچە و بەختەوەر بێ با سیارەی دنیاشی هەبێ بۆ لە تۆ وایە بەختەوەری مرۆڤ بە سیارە و بە خانووی لەسەر تاپۆ بکە ینی منەستەکە ممە جۆرێکە لە مامەڵەی کڕین و فرۆشتن ئەمە تۆ بێ بیل لە دەرەنجامی بڕیارەکانە بکەیتەوانێ باش ئەم کچە 18 ساڵە 10 ساڵی ترە بێ بە چەند ئەبێ بە 28 ساڵ باشە 28 ساڵ ئەم ئێستا 59 ساڵە 10 ساڵی ترێ بە 69 بڵێ 11 ساڵی بە 70 ساڵ ئەی لە کۆمەڵگای کوردی لەم کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ئاخری مرۆڤێکی 7 ساڵان کاکە لەولاوە شەکرە و لەولاوە زەخت و لەولاوە نازانم چی و نازانم ئێ باشە ئەم ئافرەتە 28 ساڵ لەگەڵ 70 ساڵێکە 29 ساڵ لەگەڵ 70 ساڵێکە خۆمان بێنین ئێستا ئەمە عومەرمان 70 ساڵ بێ لەگەڵ کچێکی 29 ساڵە ئەتوانی پێداویستیەکانی ئەم کچە لە حڕەتی لاوێتیایەتی دابین بکەین ئەی غیرە دروست نابێ ئەی دڵمان پیس نابێ بڵێن وەڵڵی من ناتوانم هەموو ئەمانەی ئەو ئێوێ هەم لەلایەنی با بڵێن جنسیەوە هەم لەلایەنی کۆمەڵایەتی و هەم لەلایەنی دەرونی و هەم لەلایەتی هەڵچوونیەوە ئێمە لەو تەمەنەیە نەخۆشە بین بێتاقەتە بین وەکو جا زوو تووڕە بین وەک خواردنەکە یعنی ئەما بێ بە کارەکەر بە قوربانە بێ بە سستەری یعنی بیری لێ بکەرەوە ئەم قسانە قسەی من نییە دەرەنجامی توێژینەوە زانستیەکانە کچی منە مەسلحەتی تۆیەوێ ئەڵێ ئەمەیە بەختەوەر بێ ئەڵێ لە جیاتیەوەی چاوەڕێ بکە تا چەند ساڵی خوێندن تەواوەکە اینجا تەعینات نییە و ئەمە اینجا ئەگەر کوڕێکیش خۆش بێ ئەم کوڕە گیرفانی بەتاڵە و لەکوێ ئەتوانێت دوای چەند ساڵ خانووسێ ئەم بە حسابی خۆی مەسلحەتی تۆیەوێ